مجارد قال برئيس أنو جوهر سكرتيري قشتيها في بيمانيا مسيحي باكر راسه كودش هوليرد قال مدابتهم دي بحث كين برئيس أنو قال لك سباس كوين قال مدانا الداسبيكي بوچی پنگاوه کاوسا بتایبتی جد ویدامیدا برپرس لیکیاج و پنگاوه و مرم جد چیه؟ بدڵنیایە ئەم هەموار کردنە لەو یاسایە دوورە لەوەی کە بە هیچ شێوەیەک ئیرادەی ئاینەکانی ڕەسەن کە لەم یاسایە ڕێک دەخرێن ئەوقافەکانیان لە خواستەکانیان و بە تایبەت ئاینی مەسیحی و هەروەها ئاینی ئەیزیدی و ئاینی ئاینیەکانی دیکە بەڵام بە تایبەت من ئەگەر باسی بابەتی ئاینی مەسیحی بکەم ئێمە وەکو دوێنێ دیتمان پاتریەرکیەی کلدانی کە کەنیسەی کلدانی گەورەترین کەنیسەی مەسیحیە لە سەرتاسەری عێراق و هەرێمی کوردستان کە بە ئەغلبیەی عوزما دادەنێ لە نێو مەسیحیەکان و بە فەرمی بەیاننامەی دەرکرد لەوەی کە ئەوان ڕازی نین و قوبڵیان نییە بەم شێوەیە مامەڵە بکرێت لەم بابەتە بەبێ ئەوەی چەندین خاڵ هەیە کە ئەم خاڵانە بەڕاستی دژی مافەکانی کریسیانەکانن لە عێراق و دەتوانین ئێمە خاڵ بە خاڵ ئەم خاڵانە باسکەین یەکێک لەوانە مەسیحیەت تائیفە نییە یەهودیەت تائیفە نییە ئەیزیدیەت ئەیزیدخان تائیفە نییە سابیعەی مەندائی تائیفە نین وەکو پێشترش باسمان کرد کەلیمەی تائیفە لە زمانی عەرەبی کەواتە جزء من شيء يعني بەشێک لە شتێک ئێمە بەشێک نینە لە شتێک ئێمە بەخۆمان شتین ئێمە بەخۆمان ئاینین ئێمە بەشێک نینە لە ئاینێکی دیکە ئەمە یەک دوو یعنی ئەگەر تەماشاش بکەین یعنی زۆر جار لە کتێبە پیرۆزەکان دەنووسرێت طائفة من المؤمنين یان طائفة من أمتي کەواتە جەماعەتێک لە ئومەتێک کەواتە بەشێک لە ئاینێک ئێمە بەشێک نین ئێمە ئاینین بەخۆمان ئەمە یەک دوو لەوی دیکە کە سەرۆکی دیوان کە پلەی وەزیرە لە بەغدا لە حکوومەتی فیدرال سەرۆکی دیوان بە پێ یاسای ئێستا کە بەرکارە دەبیت کاندید بکرێ لەلایەن سەرکردایەتی ئاینەکان کە ئاینی مەسیحی و ئاینی ئەیزیدی و ئاینی سابیعەی مەندائی و دواتر بە فەرمانێک لە سەرۆک وەزیران ئەمرەکەی بۆ دەردەچوێنن ئێستا نەخێر ئەم مافەیان وەرگرتیە لە سەرۆکایەتی ئاینەکان و دایتیانە ڕاستەوخۆ بەوەی کە سەرۆک وەزیرانی عێراقی بۆی هەیە بە ڕاستەوخۆیی بەبێ گەڕانەوە بۆ سەرۆکایەتی ئاینەکان سەرۆکی دیوان دابنێ و طبعا بابەتی دیکەش هەیە بابەتی ئەوقافە بابەتی ئەوەی دیکە هەیە ئەم دیوانە ناوی دیوانی ئەوقافی ئاینەکانی مەسیحی و ئەیزیدی و سابیعەی مەندائیە و دیانەکانی تر ئێستا ئەو ناوانیان بردیە ناوی مەسیحیان لا بردیە ناوی ئەیزیدیان لا بردیە ناوی سابیعەی مەندائیان لا بردیە لە ناوی یاسایەکە گۆڕاندیتیان بۆ ئەوەی بۆ دیوانی ئەوقافی ئاینەکان تزانی هەمیە گرنگتر مرۆڤزانت کە بەرامبەری ژیانە پێکاتیان و لەوە زیاتر برای بەڕێزم بەس بە ئەو خاڵە باش فەرم وازحکەمەوە لەوە زیاتر مافیاندایە کە بۆ ئاعترافکردن یاخود بۆ ئیلغای ئاعتراف بە هەر ئاینێک یان تائیفەیەک لە عێراق دایتیانە مافی دەنگدانی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی بەغدا ئاینی مەسیحی ئاینی موسڵمان ئاینی ئەیزیدی ئاینی سابیعەی مەندائی ئاینی کاکەیی ئاینی زرادەشتی ئاینی هەموو ئەو ئاینەکان ئاینی جوو یەهودیەت ئەم ئاینانە پێش دەوڵەتی عێراقی دابمەزرێ و پێش جمهوریەی عێراقی دابمەزرێ و پێش ئەم بەناو عێراقی نوێ دوای 2003 دابمەزرێ ئەم ئاینانە بوونیان هەیە چۆنە تو دەتوانیت تائیفەیەک یان ئاینێک ئیلغا بکەی بە دەنگدانێکی ئەنجومەنی وەزیران ئەوە چ مافەکە
ئەم بەڕێزانە دەیانەوێت بە خۆیان بدەن بۆ اعترافکردن یان ئاشی سەروی ئەو خنیابەتت بێژی ئەو بەڕێزانە ئەو بەڕێزانە چین کە هەوڵ دەدەن ئاینەکان بچووکەنەوە و بەرەبەرە هەم ئەو پێکاتە ئاینیەکان نەمێنێن هەمیش لە بەرژۆندی لایەنێکی چەکداری تایفی خزمەت بکرێن مەبەستت لەو بەڕێزانە چین چونکی حتا مرۆڤ نەزانێت کە دوژمنی مرۆڤ ناشێت پێنگۆڤە پاڤژن ئێمە زۆر بەڕاشکاوایی لە بەیاننامەی هاوپەیمانی مەسیحی لە عێراق و لە کوردستان زۆر بەڕاشکاوی دوێنێ باسمان کرد هەندێک لایەنی چەکداری میلیشیاوی فەسائلی مەجامیعی مسلح کە بەهێزەوە بەهێزی چەکەوە بەهێزی پارەوە بەهێزی وەلا بۆ دەرەوەی سنووری ئەم وڵاتە بەهێزی بەم هێزە ئیرادەتی مەسیحیەکانیان داگیر کردووە کورسیەکانی ئێمە لە پەرلەمانی عێراق داگیریان کردووە هەوڵیاندا کورسیەکانی ئێمە لە پەرلەمانی کوردستان ئەویش نەمینێ بەڵام بە پشگیری ڕێزدار جەنابی سەرۆک کاک مەسعود بارزانی و بە ئیرادەی پۆلایینی کریستیانەکان و دۆستەکانمان لە کوردستان توانیمان بەشێک لە مافەکانمان بیگەڕێنین بۆ ئەم پەرلەمانێک کە ئێستا هەیتمان بەڵام ئێستا ئەم زاتانە ئەم کەسانەی کە لە بەناوی کۆتای مەسیحی کۆتای پێکهاتەی مەسیحی لە بەغدان ئەم کۆتای پێکهاتەی مەسیحی نییە لەبەر ئەوەیە کە یاسا کۆتای دایتە کورسی دایتە کریستیانەکان بۆ کۆتای مەسیحی بۆ مەسیحیەکان دایتی کەواتە دەبی مەسیحیەکان دەنگی بۆ بدەن دەبی مەسیحیەکان هەڵیڵم بژێرن بەڵام ئەوان ئێمە چەندین جار بە نووسراو بە گرتنەوەی محامی بە داواکاری بە ناندنی نامەی فەرمی بۆ مفەوەزیەی انتخابات بۆ پەرلەمانی عێراقی بۆ مەجلیسی نوابی عێراقی بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی عێراقی بۆ کۆمیسیۆنی مافی مرۆڤ داومان کرد دەبی تەنها مەسیحی دەنگ بە مەسیحی بدات تاکو نوێنەرایەتی ئێمە ڕاستەقی نەبیت باشە ئێستا بە تەماچی بۆ ئەوەی ئەم هەموارە سەری نەگەش هەوڵماندایە زۆر ئەم بەڕێز ئەم زاتانە ئەم هێزە چەکدارانە ئەم میلیشیایانە دەیانەوێ ئیرادەی مەسیحیەکان هەروەکو ئێستا لە بەغدایە کەلەپچە بدەن دەیانەوێ ئیرادەی مەسیحیەکان لە ژێر دەستیان بی بەڵام بەڕاستی خەیاڵیان خاوە باشە مەسیحیەکان خەیاڵیان خاوە نەتەوەی ڕەسەنی میزۆپاتامیان نەتەوەی ڕەسەنی کوردستانن نەتەوەی ڕەسەنی عێراقن و ئەوان ناتوانن بەو وەلائیەتەیان بۆ دەرەوەی نیشتیمان ناتوانن ئیرادەی ئێمە داگیرکەن هیندێ بچووەکن و ئەو نەشێن چکە ئەو دێ پرۆژە یاسا و پەرلەمانی جواتان نەرێن عێراقی پرێکۆسەر و وەزیران ئەویوان ڕێکاراتکن هێدی هیندێ چکن دو ئەوە سەر نەگرێت بە تەمای چین پلانەکەتان چێ بۆ ئەوەی ئەوان بە تەمان سەر نەگرێت برا ئیدا خەلویەت قەلوبەت یعنی بەڕاستی ئێمە دەنگی خۆمان دەگەینین وەکو دوێنێ باسمان کرد بە یەکەمین جار بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی فدرال بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی یاخود پەرلەمانی عێراقی و ئێمە هەروەها دەنگمان دەگەینە دۆستەکانمان لە پەرلەمانی عێراقی لە پەرلەمانی فدرال و لە هەمان کاتشدا ئێمە دەستەوەستان ڕناوەستین بەڵکو دەنگمان دەگەینە کۆمەلگانی دەوڵەتی نەتەوەیە گرتووەکان وڵاتەکانی ئازاد وەزلهێز لە دنیا و دەنگمان دەگەینینە هەروەها گشت ئەم شوێنانەی کە بەرگری دەکەن لە مافەکانی مرۆڤ و لە مافەکانی پێکاتەکان و لە مافەکانی ئاینەکان بەڕاستی ئاینەکان و ئەوقافی ئاینەکان ئەمە بابەتێکە دەبی ڕێک بخرێ بە یاسایەک کە مافی ئەم پێکهاتانە مافی ئەم ئاینانە بپارێزێت و هەروەها کەرامەتشیان بپارێزێت لەبەر ئەوەی پیاوی ئاینی سەرۆکی کەنیسا سەرۆکی ئاینی ئەیزیدی وەک جەنابی میر و سەرۆکی ئاینی سابی ئەیمەندایی وەک جەنابی شێخ و ئەمانە
موظف نين للاي سروق وزيرانك يعني للاي سروق ولاتك أمانة سروكي آينن سروكي كنيسان بحقي باختياري خلقي أم كنيسانا وبي إكلوروسيان وبي رجال دينيان وتاريخيان دست نشان كراون قال لك أمانة تنها شؤوني آيني وأوقافي كنيسة كانيان وآينة كانيان بريو دبن بشيقنين لمنظومي إداري دولة بۆیە بەڕاستی دەبی بە چاوێکی دیموکراسیانە و بە چاوێکی ئازادانە بە چاوێکی پڕ لە ڕێزگرتن لە پێکەوە ژیان و لە عەدالەت و لە هاوسەنگی و لە شەراکەت بڕوانینە ئەم بابەتە. قال لك سپاس بەڕێز ئانۆ جەوهەر سکرتێری گشتی هەفپەیمانیە مەسیحی هین هەولێرێ گەلمەدا بوو. قال لك سپاس بووە.